قسە و باسی گفتوگۆیە لەبارەی یەکێک لە شانۆیە نوێیەکان بە ناوی شانۆیی زەلکاو کەوا بڕیارە سبەینێ نمایش بکرێت. شانۆیی زەلکاو لە نووسینی مەکسیم گۆرکی و هەروە ئامادەکردن و دەرهێنانی کامەران ڕەوفە. ئەم ئێوارەیە دوو شانۆکاری بەڕێز لە سەدەی کورسات مەگەزین میوانی ئێمن وەڵامی گفتوگۆ و پرسیارەکانمان دەدانەوە کە ئەوانیش هەرێکە لە بەڕێزان کاکا پێشڕە و حسێن و کاک گۆران نامیق. سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێن. خێراتە سەر چاوان. با سەرەتا یەکسەر لە ناوی شانۆیەکەوە دەست پێ بکەین. شانۆیی زەلکاو بەبزانین بۆ ئەم ناوە بۆم شانۆیە هەڵبژێردراوە. لە ڕاستیە مەسەلەکە پەیوەندی بە هێمایەکەوە هەیە. ئەو هێمایەش زەلکاو پەیوەست دەکاتەوە بە سەردەمێکەوە کە تیان نووسراوە و سەردەمەش بڵین سەرەتای شۆڕشی رووسیا. هەرچەنە پێشتریش نمایش کراوە ینی لە سەردەمی قەیسەر وەمانەشان نمایش کراوە بۆ ئەوەی پێت بڵێ کە بەهۆی دەسەڵاتی سیاسی یان دۆخی ئابووری یان ئەو دۆخە ناهەموارانەی کە کۆمەڵێک تووشی کێشە و قەیرانەکەن خەڵکانێکی زۆر هەن لە ناو زەلکاوێک ئاژین. بە تایبەتی مرۆڤەکانی چینەکانی خوارەوە لە ناو زەلکاوێکا خەریکە نەخنچێن. کۆمەڵ خەریکە لە ناو ئەو زەلکاوەیە خنچێ. ئەمەش ئەمووی ینی کارکتەرەکانی ناو نمایشە هەمویان تابینە قاقیان لە ناو زەلکاوێکان. قەرزارن، کەسی دزی تایە، قومارچی تایە، سۆزانی تایە، کەسانێکی تایە ئەوانەی کە لە چینە نزمەکانی کۆمەڵن کە بە تەواوەتی کۆمەڵ چەساندونیەتیەوە دەسەڵات چەساندونیەتەوە لە ژێرزەمینێکا کۆبوونەتەوە کاکرێ بڵین لەبەر ئەوەی ژێرزەمینیش لە ژێرەوەیە ینی کە باسی ژێرزەمینەکە ینی باسی خوارەوەکەی ئەمانی کە لێراژین تابینە قاقیان نقمیە و زەلکاوە کۆمەڵایەتیە بوو. بەڵێ بێگومان باسی ئەوەت کرد کە زۆر کارکتەری جیاوازی تایە و زۆر کێشە و گرفتی تایە و زۆر نەخۆشی تایە ناو ئەم شانۆیە و کارکتەرەکانیش کارکتەری جیاوازن. بەڵام ئێوەش لە سەردەمێک کە ئیشتان لەسەر ئەم شانۆیە کردووە کە سەردەمێکە پڕە لە نەخۆشی و پڕە لە گرفت وە ئێوەش بۆ خۆتان شانۆیەکەتان تووشی گرفتی زۆر بووە. ڕاستە خۆی اختیاری دەق اختیاری نەس یەکێکە لە ئەو بنەمانەی کە دەرهێنەری زیرەکی پێجیاکرێتەوە چ دقی کەڵب ژێرە و دقات چەند پەیوەندی بە کۆمەڵەکەی خۆیەوە هەیە چەند پەیوەندی بەو ساتە وەختەوە هەیە. بەڵێ ئازارەکانی میلەتەکەی ئێمەیتیایە، ئازارەکانی ئەم شاریتیایە، ئازارەکانی خەڵکی بەگشتی لە خۆ گرتووە بۆیە لەگەڵم سەردەمەیە گونجێ دەقەکە. ئەو کارکتەر و ئەکتەرانەی کە هەڵتان بژاردووە بۆ ئەم شانۆیە خۆیان لەسەر چ بنەما و لەسەر چ پێوەرێک ئێوە هەڵبژێردان بۆی بەشدار و ڕۆڵ بن لەم شانۆیە؟ ئاڕاستەی منە پرسیارەکە وەکو مامۆسا باسی کرد یەکێک لە گرنگەکانی کاری دەرهێنان اختیاری دەقە پاشانە چێتە سەر کاستین یان دروستکردنی یان دۆزینەوەی ئەکتەر بۆ ئەو کارکتەرانەی کە تۆ پێت وایە ئەم کارکتەرە توانێت ڕۆڵەکە بەرجەستە بکاتیایە. ئەلبەتە دەرهێنەرەکە مامۆستا کامەران ڕۆف ویستمەوەش بڵێم کە وەرگێڕانی هەر جەنابیانە دوایەوەی کە دەقەکە اختیارەکە باوکاری مامۆستا پێشڕۆ و ئەوانەی کە لە دەورین دەسەکەن بە دروستکردنی کاستین و پیان وایە ئەم ئەکتەرانی کە ئێستا ئەم ڕۆڵانە بەرجەستا هەکەن کە ئەکتەری گونجاون بۆ کارکتەری گونجاو. بەڵێ لەناو کارکتەرەکانە یخ لەناو ئەو ئەکتەرانی کە ئێستا ئێمە لە ڕێگەی چەند ڕۆژێکە لە ڕێگەی ڕکلامەکان و لە تیڤەکان و هەروە لە سوشال میدیاشەوە ئەیان بینین زۆر ئاکتەری تایە کە جگەلەوەی کە توانایەکی باشیان هەیە وەڵام ئاکتەری بە ئەزمونن و لەگەڵیش ئاکتەری گەنجیشی تایە. بەڵێ ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە گرنگەوە پێمان وایە کە خاڵی گەشی ناو ئیشەکەی ئێمەیە کە چۆن ئێمە ئەو کتەرانی کە ئەزمونیان هەیە وە ساڵانی ڕابردوو لە هەشتاکان و یان پێشتریشەوە کاریان کردووە چۆن بتوانن لەگەڵ جیلی دوای خۆیان واتە چۆن تەنسیقەکەن چۆن هەماهەنگیەکەن و چۆن ئەو لێک حاڵی بوونە دروستەکەن و کۆ ئەبنەوە لە نمایشێکا و ئەشتوانن پێکەوە کار بکەن و ئەمانوێت لەم ئیشەیە ئەوە بڵین کە ئێمە توانین لەگەڵ هەر جیلێکە لە جیلەکانی تر بگونجین کار بکەن و بۆ خۆی مەسرحی شەرکاری ئەمەیە واتە کارکتەری جیاواز لە تەمەنی جیاوازە کۆکاتەوە لەبەرەوە ئەوە یەکێکە لەو خاڵە گەشانی ناو ئەم ئیشا کە لە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانەوە تایەتی بۆ مامۆستای ئەو خوێندکارانە و بۆ مامۆستای مامۆستاکانیش واتە ینی لە چەند جیل سەرەکەوێت تا ئاگاتە ئەو شوێنە. زۆر باشە کەواتە ئامانج لە سازکردنی شانۆیەکی لەم شێوازە لە ئێستای خۆی لە چیا بینێتەوە؟ ئامانج ینی
خۆی ئەماستان چیە لەوەی پێشتر بڵین لە شەرحیاتی هەم نەسەکە و هەم پەیوەندی چێ بە ئێرە باسیەوەمان کرد بەڵام کۆمەڵێک خاڵ هەبوون کە وای کردووە زەلکاو هەڵبژێرێ کە ئەمە ڕەبتی بە دەرهێنەرەوە هەیە ئێستا من ڕەنگەوە کۆکتەرێک نوێنەرایەتی بکەم ئەوژەوەیە کە بەڕاستی ئێستا لە دۆخێکین وەکو کوردەخانیش وتی ینی هەم نەخۆشی هەیە و هەم مەینەتەکان و قەیرانەکان وردە وردە مرۆڤیان لە یەسێک و ناومێدیەک ئاڵاندووە هەرچەنە نابێ بچمە ناو تەفاسیلی زەلکاوە بەڵام ئەم مرۆڤانە چەندە ئازارە چێژن چەندە لەم ژێر زەمینەیە چەساون چەند غەدری کۆمەڵایەتی گەوریان لەسرە بەڵام لەگەڵەوەشا کە تەماشایانەکەیت پڕن لە هیوا و ئومێد بۆ داهاتوو کارێکە کە بە جۆرێک لە جۆرەکان هەم دەردوازارەکان پیشانەیە و لەگەڵەوەشا هەم هێز و توانا و چێژوەرگرتن لە ژیان و هیوات پیشانەیەتەوە ئامانجە تەکنیکێکەش ڕاستە هەنێک شتیتر هەیە ئەوەی کە پرسیارەکەی کە ئایا بۆ چێم جیلانە کۆکراونەتەوە بەڕاستی ئێمە لە بینی ئەم جیلانەیە لە ئەوەی کە ئێستا فێرخوازی پەیماگای هونێرە جوانەکانە لەگەڵ ئەو جیلانی کە لە هەفتاکان وەشتاکانە ستێرە بوون یا خەڵکی بە ئەزمونیان پێڵین تەواصل نەبوو پەیوەندیەکی تەندروستمان لە بینانە بوو بۆیە ینی نمایشێک تەبیینی نمایشەکە گە دەوری کەسێکی 50 ساڵیشی تیا بۆیە هەر لە ناو گەنجەکانیان هێنا بەڵام ئەمە سیمای نمایشەکەی لە حەقیقەت دوورە خستەوە ئێمە هەوڵماناوە و پەیوەندیە بە شێوەیەکی ڕازگویان و سادقانەوە بە دۆستایەتی دروست بکەین وامان لێبێت کە جیلی پێش و بڵێ من متمانم بە جیلی دوای خۆم نییە و جیلە تازەکەش نەڵێ ئەوانە چین ئەوانە بەسەر چوون نەخێر هەموو پێکەوە بتوانین ینی ئەم تەجروبەیە زۆر جەختی لەوە کردوێتەوە کە هەموو پێکەوە لە ئاستێکا لە لیڤڵێکا بتوانین ئەو هەدەفەش پێچینەوەیە کە هونەرمەندەکانمان بتوانن پێکەوە کۆبنەوە گروپ و گروپکاری و ئەم بەکەڵگنا و ڕەفزکردنی تیانەبێ بەڵێ پێش کۆرۆنا ئێوە کاستینتان کردوە دەستان کرد بە پرۆڤە چوونە ناو پرۆڤەوە بەڵام دوای بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نمایشەکەتان یاخود پرۆڤەتان ڕاگرت و ماوەیەک دوورکەوتن ئەو دوورکەوتنەوەی چی بە ئیشەکەی ئێوە بەخشی چی زیا کرد بەڵێ ئەم ئیشە بە کۆمەڵێک گیر و گرفتی زۆرە بەڕاستی تێپەڕی ئێمە کۆبووینەوە و پرۆڤە هەنگاوێک چوە پێشەوە و دەخوێندنەوە ئەوانە ینی سەرەتایی دروستبوونی پرۆڤە دەستی پێکرد و بەشێک لە جوڵەکانیش تەنانەت ئیشی لەسەر کرا بەڵام دواتر ئەوە بوو کە کەرنتینەی گشتی ڕاگەیەنرا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئێمە ناچار بووین پابند بین پێوە و چوونەوە ماڵەوە دوایەوەش کە کەرنتینە شکێنرایەوە ئەو ماوە زۆرە کە دەستمان کردەوە بە ئیشکردن کۆمەڵێک ئەکتەر هەبوون کە نەیانتوانی بەهۆی ئەو دابڕانەوە ئیشوکاری تریان بۆ دروست ببوون نەیانتوانی بەردەوام بن لەگەڵمان ڕێزمان هەیە بۆیان دیسانەوە کارمان کردەوە گرفتەکە لەوە بوو کە ناو بەناو لە ستافەکە تووشی کۆرۆنا بووین ئەکتەرەکان تووشی وە مەجبورە بووین کە مودەیەک دیسان بوەستینەوە بۆ ئەوەی کە ئەو ئەکتەرەی کە لە ناوی ئیشەکە یان دەرهێنەر کە جەنابیان ئەوانش توش بوون تا چاک ببنەوە و پابند بین بەو ماوەیە کە تەندروستی دایناوە بۆ کەسێک کە تووشی ئەو ڤایرۆسە بێ 14 ڕۆژە چنێکە دوایەوە دیسانەوە دەست پێ بکەینەوە ینی بە چەند قۆناغی ئاوا جیاوازە تا گەشتی نێرە زۆریش بووین ئەیتر ئەوەی کێک بوو ینی ئەوە زۆر دوای خستین بەڵام خۆشبەختانە ئێستا هاتۆتە بەرهەم و هیوادانی شتێکی باش بێت سلانتان هەیە ئەم شانەیە لە شارەکانی تری کوردستان نمایش بکەم ئەوەی ڕاستی بێت بەڵێ ینی بەرناممان بۆ داناوە بەڵام تا چەنە گونجێ و تا چەند ڕێگادرێ و چۆنە بێ و هاوکاریانە چۆنە بێ هێشتا ماوە ئەوەی گرنگە نمایشی سلێمانی بەلامانەوە لە ئێستاە زۆر گرنگە لەبەرەوەی من نامەوێت هیچ بە هیچ نەوەی شارچێتی بکەم بەڵام ئەوەی کە لێرە ڕوەیە لە سلێمانیا دایمە گرنگ بووە بۆ هەموو شانۆکارانی حتا پارچەکانی تریش بۆیە هەموو هێز و توانامان لە پێناوەوەیە کە نمایشێک پێشکەش بەم شارە بکەین کە وەکوڵێن لانکەی ڕۆشنبیری هەموو کوردستانە بەڵام پلان هەیە کە بچینە هەولێر بچینە کەرکووک بچینە گەرمیان و بچینە گەرمیان و تا بڵین هاوکاری هەبێت و هێزێک هەبێ پاڵپشتیمان بکات بەڵێ چین لە شوێنەکانی تریژ نمایشەکەی چەند ڕۆژ بەردەوامە بێ شانەیەکە لێرە لە سلێمانی لە 24 بۆ 30 یعنی 6 ڕۆژەکە من بیرکاریەکەم تۆزی باش دەست بە نمایشەکەی بەڵێ لە هۆڵی بینی یەکەم ڕۆژی نمایشمانە بێ بۆ 30 مان کاتژمێر 6 ئێوارە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی بەڵێ هیوادارم ئامادەی نمایشەکە ئێمە زۆر سپاسی پرساتەکەین بەڕاستی
هیچ مجاملە نییە ینی هەر کەسێک هات بێتم کەناڵی یان نەهات بێ وازانێک کە هەنی ئەتەچێتی ئەعلامیم کەناڵە وایە کە بە بەردەوامی پشتگیری هوەر و هوەرمەندانی کردووە ئەنی ئێمە لە کەس شاراوە نییە کە درگان بۆ ئێمەش کردوێتەوە ڕیکلامەکەشمان بڵاوکەنەوە و ئەم فرسەتەش ئێمە هەر بە گونجاوە زانین و سپاسدانەکەین کە بان هێشتان کردوین. ئەگەر باسێک لە بینەر بکەین لە شانۆیەکانە بە تایبەتی لە شاری سلێمانی بێگومان ئەو جم و جۆڵە هەبووە پێش ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئێستا لە دوای ڤایرۆسی کۆرۆنا کە چالاکیەکان دیسانەوە دەستیان پێکردەوە هەندێک شانۆی نمایش کرا ئێوە خۆتان وەکو شانۆکاران تێبینیتان چۆن بوو خەڵک جارێکی تر گەڕایەوە ناو شانۆیەکانیان ئەو تەمەڵیەی کە کەرەنتینە فێری کردینیان تووشی کردین جارە بەرینەوین. من پێم وایە گۆنان ژەتوانێت لەمە ڕێی هەبێت ڕێی منەمەیە کە وردە وردە کۆرۆنا ژیانی گۆڕی ینی جۆرێک ژیانی دروست کردووە کە ڕەنگە لە چاو ئەو ژیانی پێشومان کە خێرایی تیا بوو کە باوەش پیاکردنی تیا بوو کە هەندێک شتی گۆڕی بەڵام بۆ مەسەلی شانۆ بۆ مەسەلی هوەر پێم وابێ ئێمە بینەرێکی تینووی کاری هوەریمان هەیە لەبەرەوەی خۆتزانی ڕۆڵەکان بەداخراییمانەوە کە ئەم کەرەنتینەیەوە مەسەلی کۆرۆنا زۆربەی کارەکانی وەستان ئێمە چاوەڕێی ئەوواکەین کە بینەرێکی باش ئامادە بێ ینی پێمان وایە واشە بێت. اینەکە قسەکە ئەوەیە کە زۆر جارانی باستە و قەیرانی بوونی بینەر و ئەوواکرێ یان قەیرانی شانەوە بەستنەوە بە قەیرانی بوونی بینەر و نەبوونی بینەرەوە. قسەکە لەوەیە کە تۆ لە ژنگەیە کە توانی قسە لەسەرەوە بکەی کە بینەرت تا چەند ینی حزوری هەیە کە یەکەم نمایشی بەردەوامت هەبێ دوو کۆمەلگایەکی پەروەردەکراو بە شانۆ و هوەرت هەبێ ئەنج ئەتوانی وە ینی تۆ گەر هەموو کایەکانی تری نێوژیانی ئەمە سیرکەی بەشی زۆریان قەیراناوین ینی لە تەندروستیەوە لە پەروەردەیە لە یانی ناکرێت تۆ بەتەنیا ئاماژە بۆ شانۆ بکەی بڵێ شانۆ لە قەیرانە لە کاتێکا تۆ لە ناو کۆمەڵێک کایی پڕ لە قەیراناوی ئایت ناکرێت کەلتور لە ناو ئەم قەیراناویە بتوانێت بەتەنیا گەشە بکات و پێ بگات لەبەرەوە هەمویان ینی ئەمە هەمویان یەکتری تەواوەکەن بڕاست. دەستەکانتان خۆش بێ سپاس کە لێرە ئامادە بوون بە هێوای نمایشێکی باش بەخێر هاتن جاری.